سڵاوتان لێبێ من زریان ڕەحمان مەمڕۆ هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە ناونیشانەکان دەست پێکەم. سەرۆک کۆماری تورکیا بە بڕیارێک کۆتایی بە نوێکردنەوەی ڕێکەوتنی 52 ساڵی هەناردەکردنی نەوتی عێراق لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هێنا کە ساڵی داهاتوو کۆتایی پێدێت. خانەنشینانی هەرێم ماوەی 7 مانگە موچیان وەرنەگرتووە و وتەبێژی خانەنشینانیش دەڵێت لە کاتی دابشکردنی موچەی مانگی 5 خانەنشینانی نوێ 5 موچە وەردەگرن. ڕۆژی پێنجشەممە وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێبوونی هەرێم ناوی سوودمەندانی یەکە نیشتەجێبوونەکان بڵاو دەکاتەوە. یەکەکان بە قیستی 25 ساڵە درێت و مانگانە تەنها 150,000 دیناریان لێوەرەگیرێت. بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەردەوامە لە بەرزبوونەوە نرخی ئۆنسەیەک زێڕیش بۆ 3380 دۆلار بەرز بووەوە. دووبارە سڵاوتان لێبێ. سەرۆک کۆماری تورکیا بە مەرسوومێک بڕیاری ڕێککەوتنی هەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی بەندەری جەیهانەوە نوێ ناکاتەوە. 27 مانگ ینی ساڵی داهاتوو 27 مانگی حەوت کۆتایی ڕێککەوتنە 52 ساڵەکەی تورکیا و عێراق ئەم بڕیارە لە کاتێکایە کە زیاتر لە 2 ساڵە هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ڕاگیرا و لە ئێستاە هەموو هەوڵەکان بۆ ئەوەن کە دووبارە نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بە بۆری نەوتی عێراق تورکایە هەناردە بکرێت. بەڵام ئەو بڕیارە پێ ئەچێت دووبارە کێشە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت دروست بکات. ئەوەش وا ئەکات عێراق و هەرێم ئەگەر مەبەستیان ڕێکەوتن بێت ناچار بن لە ڕێگەیەکی تر بیر لە چارەسەری کێشەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بکەنەوە. ئەمە ڕەنگە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم هێندەی کە دوا بخات. هەرچەندە بڕیارەکەی تورکیا پرسیاری زۆری دروست کردو هێشتا ڕوون نییە چۆن و لە چه ئاستێکا کاریگەری لەسەر پەیوەندیەکانی عێراق و هەرێم و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دروست ئەکات. بەڵام چیتر لە ساڵی داهاتووەوە نەوتی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە ڕێگەی بۆریەوە بۆ بەندەری جەیهان هەناردە ناکرێت. لێرە بە گرافیکێک باسێکی ئەو ڕێگەیە ئەکەین کە نەوتی هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەیەوە بۆ بەندەری جێهانی تورکیا هەناردە ئەکرا. باسێکی بڕیارەکەی ئەردۆغانیش ئەکەین بۆ نوێنەکردنەوەی ئەم گرێبەستەکە لە نێوان ئەو دوو وڵاتەیە هەبوو. گرێبەستەکە ساڵی 1973 قسەی لێکرا. هەر ئەو ساڵا دەستکرا بە جێبەجێکردنی بە دروستکردنی بۆریەکە و تەواوکردنیشی ساڵی 1970 بووە تا ساڵی 1970 دەستی پێکرد و ساڵی 1970 تەواو بوو. گرێبەستەکە خۆی بەردەوام نوێکراوەتەوە. گرێبەستەکە ناوی گرێبەستی 50 ساڵە بوو بەڵام تا ئێستا 52 ساڵی خایاندووە و سەبارەت بە بۆری نەوتەوە تا ڕێکەوتنەکە لەسەر بۆری نەوت بووە کە لە کەرکووکەوە بۆ بەندەری جەیهان بووە. با زانیاری زیاتر هەر دەربارەی ئەم بۆریە وەربگرین بزانێکین هەناردەی نەوت بە شێوەیەک بووە. وردەکاری هێڵەکە بەم شێوەیە دوو هێڵی بۆریە کە هەر دوو هێڵەکای ئەستوریان 40 ئینچ بۆ 46 ئینچە و توانای گواستنەوەی سەرەتاکە بڕیار بووە دروست بکرێت و ڕێکەوتنیان کردووە لەسەری. بڕیار بووە کە توانای گواستنەوە 1.6 ملیۆن بەرمیل بێت لە ڕۆژێکە. بەڵام تواناکەی 1.1 ملیۆن بەرمیلە لە ڕۆژێکە. هەتاوەکو ئێستاش هەندێک جار 450 بۆ 470,000 بەرمیلی پیا ڕۆشتووە، ئەڵێن بۆ 700,000 بەرمیلیش ڕۆشتووە. بەڵام دیارەکە لە ئاستێکی زۆر کەما توانیوێتی ئەو توانایە کە بۆ گواستنەوە هەیەی بیپێکێت وە وەکوتم 400,000 بۆری نەوت لەو ڕێگەیەوە گوازراوەوە کە بەشی هەرە زۆری ئەم 400,000 بەرمیلە هی هەرێمی کوردستان و بەشی کەمیشی نەوتی عێراق بووە. جا لە دوای
ئەم بڕیارەوە بەردەوام هەناردەینەوتی هەرێمی کوردستان بەرز بووەتەوە، بەڵام دەستپێکی ناکۆکیەکانی عێراق و هەرێمی کوردستانیش بۆ ساڵی 2014 کە هەرێمی کوردستان بڕیاری دا بەسەر بەخۆی بە بێگەڕانەوە بۆ عێراق لە ڕێگەی بۆریەکەوە کە بۆ خۆی دروستی کردبوو هەتاوەکو سنووری تورکیا نەوت هەناردە بکا بۆ بەندەری جەیهان. ئەمەی کە باسی ئەەکەم خۆی بۆریەکی بچووک لە هەرێمی کوردستانەوە تا سنووری تورکایە، ئەمە هی هەرێمی کوردستانە و خۆی دەسەڵاتی بەسەریا هەیە، بەڵام ئەوەی کە لە تورکیانی لە سنووری هەرێمی کوردستانەوە بۆ بەندەری جەیهانە ئەوە ئەو بۆریەیە کە گرێبەستی لەسەر کراوە و ئەو بۆریەیە کە لە دەسەڵاتی عێراقایە و لەسەر ئەو بنەمای ڕێکەوتنە عێراقتوانی سکاڵا لەسەر هەرێمی کوردستان و تورکیا تۆمار بکات و بتوانێت هەناردەینەوتی هەرێمی کوردستان ڕابگرێت. بەڵام ساڵی 2022 واتە پێش ئەوەی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆریەکەەوە ڕابگیرێت، هەتا ئاستی 12.3 ملیار دلار داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەرزبوونەوەی تۆمار کرد. هەرچەندە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ڕەنگە ئاستی زیاتریشی هەبێ، بەڵام مە هەتا کاتی ڕاگررتنی هەناردەکەی بووە لە ڕێگەی بۆریەوە بۆ بەندەری جەیهان. سکاڵاکەی عێراقیش ساڵی 2014 بۆ کووتمان ساڵی 2014 هەرێمی کوردستان دەستی کردبەوە کە بۆ خۆی بەسەر بەخۆی بە بێگەڕانەوە بۆ عێراق نەوتی خۆی هەناردە بکات، نەوتەکەی هەناردە بکات بۆ بەندەری جەیهان، کە ئەڵێت سکاڵاکەی عێراق لەسەرم بنمایە بووە کە تەنها یعنی سۆمۆ ئەتوانێت لە ڕێگەی ئەو هێڵی بۆریەوە نەوت هەناردە بکا بۆ بەندەری جەیهان. و خاڵێکی تریش کە عێراق ئاماژەی پێکردووە ئەوەیە کاڵێ تورکیا ئەو ڕێکەوتنی کە ساڵی 1970 هەیان بووە پێشێلی کردووە لە بەرەوەی کە ڕێگەی داوە نەوتی هەرێمی کوردستان بێگەڕانەوە بۆ عێراق لە ڕێگەی ئەو بۆریەوە هەناردە بکرێت. جا بەهۆی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆریەکەوە وتمان عێراق سکاڵای لەسەر تورکیا تۆمار کرد کە سکاڵاکە وتمان لەسەر هەناردەکردنی نەوت لە 2014 بۆ 2018 بووە و لەسەر ئەم سکاڵایە کە مانگی 3 ساڵی 2023 تۆمار کرا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە کەرکووکەوە بۆ بەندەری جەیهان ڕاگیرە و سکاڵاکە لە ژووری بازرگانی نێودەوڵەتی تۆمار کرا. سزای دارایی تورکیا درا بە بڕی 1.5 ملیار دلار کە ئەم سزایە تەنها بۆ هەناردەی نەوت هەتا ساڵی 2018 ئەڵەن سکاڵایەکی تریش ئێستا لە ئارایە کە بە ئەنجام نەگەیشتووە، ئەویش ساڵی 2018 بۆ 2023 کە نەوتی هەرێم لە ڕێگەی ئەو بۆریەوە هەناردە کراوە. 370,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە کاتی جێبەجێکردنی بڕیارەکە و لە کاتی بە ئەنجام گەیشتنی سکاڵاکە لە ڕێگەی ئەو بۆریەوە هەناردە ئەکرا و 75,000 بەرمیل نەوتی عێراقیش دیسانەوە لە ڕێگەی ئەو بۆریەوە ئەچوو بۆ بەندەری جەیهان. زیانی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستانیش بەپێی ئەو داتانە کە ئەپیکۆر بڵاوی کردوتەوە بەگشتی 32 ملیار و 800 میلیۆن دلار زیانی بە دوای خۆیان هێناوە. مەکۆتا زانیاریمان بوو دەربارەی بڕیارەکە و دەربارەی ڕێکەوتنەکە، بەڵام ئێستا بۆ ئەم بابەتە میوانمان لەگەڵە لە ستۆدیۆمانەیە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین. دەشتی قادر پسپۆڕی گرێبەستەنەوتیەکان لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک دەشتی زۆر بەخێر هاتن. زۆر سپاس. 4 مانگ پێش ئێستا جەنابەت هەر لەم بەرنامەیە میوانمان بووی، ئەو وەختە هەواڵەکەەوە بووتمان وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق ڕێکەوتن هەتاوەکو ئێستا، بەڵام بارودۆخەکە چۆن بووە هەروایە بەردەوام ئەڵەن ڕێکەوتن ڕێنەکەوتن. ئێستا ئەمەوێ بەرنامەکەمان پرسیارەکانمان بۆ دەست پێ بکەین. ئەم بڕیارەی ئەردۆغان چ کاریگەریەک لەسەر ڕێکەوتنەکانی هەرێم و بەغا دروست دەکات؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم کۆتایی هێنان بەم ڕێکەوتنامەیە دەسەڵاتی وەکو چۆن بڵێ دەسەڵاتی خۆی بەکارهێناوە بەپێی دوایین مادەی ڕێکەوتنامەکە کە دوایین تعدیل لە ساڵی 2010 لە 19 2010 کرا بە نوێنەرایەتی عێراق حوسێن شەهرستانی و بە نوێنەرایەتی تورکیا تەناری ئەڵدس هەردووچیان وەزیری نەوت و وزەی عێراق و تورکیا بوون تەوقیعیان کرام تعدیلە بەپێی تعدیلەکە بێت. سەرۆکی تورکیا ساڵێک پێش کۆتایی هاتنی ئەم گرێبەستە لە ڕێگەی بەلاغێکەوە یا لە ڕێگەی وەکو چۆن بڵێ تەبلیغکردنێکەوە دەتوانێت کۆتایی بەم ڕێکەوتنامەیە بێنێ. بەڵام عێراق ینی بەگەڕانەوە بۆ مادەی 11 و بە گەڕانەوە بۆ شەقی ئەخیری مادەی 11 دەردەکەوێت کە عێراقیش خۆی ویستی هەیە لەسەر کۆتایی هێنان بەم ڕێکەوتنامەیە. بۆچی؟ لەبەرەوەی
دەڵێت 2 ساڵ پێش کۆتایی هاتنی گرێبەستەکە هەر یەکێک لەلایەنەکانە گەر بیانوێ نوێی بکەنەوە یاخود تعدیلی بکەن ئەوە دەتوانێت بەلاغێک بنێرە یاخود بەیانێک بنێرێ ڕاگەیاندنێک بنێرێ بۆ ئەوەی کە تعدیل بکەن و شەرت و شروعی خۆیانی تێدا ئەوە بکەن بنووسن. لێرە دەردەکەوێت کە عێراقیش خۆی بەغێر مباشر یاخود ضمنن مەبەستێتی کە ئەم ڕێکەوتنامەیە کۆتایی پێبێت. ئەم ڕستەی کۆتاییەتان هی ئەوەیە کەمێک لەسەری بوەستینەوە وتان ئاماژەکان بۆ ئەوەیە کە عێراقیش خۆی مەبەستی بووە ئەم ڕێکەوتنە نوێ نەکرێتەوە. عێراق چ سوودێک لە ئەم ڕاگررتنی ڕێکەوتنە لەگەڵ تورکیا بینێت بۆ کۆتایی هێنان بەو جەدەل و نیقاشەی لە بینی هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵدا هەیە. یعنی ئێستا ئالێتێک یا میکانیزمێکی بەڕێکردن و هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەیە بەهۆی ئەم ڕێکەوتن نامەیەوە. ئەگەر ئەم ڕێکەوتن نامەیە کۆتایی پێبێ کۆتایی بەو نیقاش و جەدەلە دێت، کۆتایی بەو زەختە سیاسیە دێکە ئێستا هەردوو حکوومەت لەسەر یەکتری دەیکەن ئەو داوای هەناردەکردنەوە دەکا ئەویش داوای ڕاگررتنی دەکات. آخر کاک دەشتی هەر بە ڕێگریکردن لە هەناردەی نەوت لە ڕێگەی ئەو بۆریەوە کۆتایی بەم جەنگە نەهاتبووە تا هەرێمی کوردستان ئیتر خۆ لە دەسەڵاتیان نەبوو لە ڕێگەی بۆریەوە نەوت بفرۆشێ. بۆچی عێراق ویستی بوو کە ئەم ڕێکەوتنە ڕابگیرێت؟ ئەسڵەن هەرێم ئاەتوانێ ئەوەی نییە کە خۆی بەسەر بەخۆی لەگەڵ تورکیا ڕێک بکەوێت لەسەرەوەی کە لە ڕێگەی و بۆریەوە با عێراق نەینێرە هەرێم بۆ خۆی بینەرێم توانایی نییە هەرێم خۆی بەپێی قەرارەکەی محکمەی تحکیم هەیئەی تحکیمی پاریس ئەم دەسەڵاتە نەما و ئەگەریش هەرێمی کوردستان خۆی بێوێت نەوت بنێرێ ینی بێگەڕانەوە بۆ بەغدا یا بێ بەکارهێنانی بۆریەکەی عێراق جەیهان ئەوە یعنی وەکو چۆن بڵێ بربەستێک هەیە لێرەدا ئەویش بربەستەکە بڕیارەکەی دادگای فیدراڵیە کە لە ساڵی 2022 دەرچوو ڕێگری دەکات لەوەی حکوومەتی هەرێم سربەخۆ بێگەڕانەوە بۆ بەغدا نەوت هەناردەی دەرەوە بکات و بەپێی دەستور مادەی 112 هەم تەطویری حەقلەکان هەم ئیدارەدانی حەقلەکان دەبێت بە مشتەرەکی بێت لە نێوانی هەردوو حکوومەتدا ینی ئەم حکوومەتی فیدراڵ و حکوومەتی ئەقالی و محافەزات بەتایبەت حکوومەتی هەرێم. لێرە گرفتێک هەیە کە یاسای وەزارەتی نەوتی عێراقە کە ژمارە 101 ساڵی 1976 هەڵە نەبم سەلاحیەتی حەسری بۆ بەڕێکردنی نەوت یاخود بۆ فرۆشتنی نەوت داوێتی بۆ وەزارەتی نەوتی عێراق لێرەدا ئەو خۆی ئەو یاسایش پێچەوانی دەستورە لە بەرەوەی دەستور دەڵێ بە مشتەرەکی قانونەکە دەڵێ بە تەنیا وەزارەتی نەوت. باشە شتێک لێرەیە هەیە ئەگەر بێت و ینی ئەم نوێ نەکرێتەوە نەگەنە ڕێکەوتن عێراق ناتوانێت لەگەڵ تورکیا بگاتە ڕێکەوتن دیارە ئیتر ناتوانێت عێراق وەکەوەی پێشووتر کردی سکاڵا تۆمار بکە بڵێ تورکیا بۆ نمونە ڕێکەوتنێکی پێشێل کردووە لە بەرێکی تر لە دەسەڵاتی عێراقا نامێنێ. اینجا باسی دەستورتان کرد کە دەسەڵاتی هەناردەی نەوتی هەرێم ئەگەڕێتەوە بۆ ئەوە ئەبینین کە چەندەها جار شتەکان بەپێی یاسا و بەپێی دەستور نەڕۆشتووە. هەرێمی کوردستان ئەتوانێت هەموو ئەمانە لە بەرچاو نەگرێت وەکو کارتێکی فشار لەگەڵ تورکیا ڕێبکەوێت یان نا. لێرە کاتێک ئەم ڕێکەوتنامەیە هەبوو و تا ئێستاشکە هەیە تورکیا و هەرێم لە دەرەوەی معادلەکان بوو لە بەرەوەی ئۆکەی ئەوەل و ئەخیر لای عێراق لای بەغدا بوو ئەوە نامێنێ لێرە نامێنێ لێرە ئەنجا ئەو ئۆکەیە ئەو موافقەیە دەکەوێتەوە دەستی چێ دەکەوێتەوە دەستی ئەنقەرە دەکەوێتەوە دەستی تورکیا. ئەنجا تورکیا قرار لەسەر ئەوەدا نەوتی هەرێم وەربگرێت یاننا کە لە گریمانەی ئەوەی ئەم ڕێکەوتنامەیە کۆتایی هاتوو کەوتینە طبعا لە 26 تەموزی 2026 یا 29 تەموزی 2026 کۆتایی پێدێ ئەمە گەر کەوتینە مانجی ئابی 2026ەوە ئەو ڕێکەوتنامەیە بوونی نەماوە. ئەگەر تورکیا وەکو چۆن بڵێ نەوتی هەرێمی کوردستانی وەرگرت بێگەڕانەوە بۆ بەغدا ئەو کاتە شتێک نامێنێ بەنای پێشێلکاری لە ڕێکەوتنامە بەڵام وەکو چۆن بڵێ پەرەسەندنێک ڕوودەدات یاخود گرژیەکی سیاسی ئالۆزیێکی دیبلۆماسی لە نێوانی هەردوو حکوومەتی فیدراڵ و حکوومەتی تورکیا ڕوونتر و باشتر بڵین لە نێوانی هەردوو دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا بەڕێی من یعنی ئێستا لەبەرەوەی بیرۆکەیەکی دیکە هەیە لە بینی هەردوو وڵاتی عێراق و وڵاتی تورکیا ئەویژەوەیە کە لە بەسرەوە بۆ ڕیەک بڕوا بۆ بەندەری جەیهان و لەوێەوە نەوت هەناردەی دەرەوە بکرێت وەکو بەدیلێک بۆ
ئەو هەموو هەڕەشە و ئاڵۆزیانەی کە ساڵانە بەهۆی ئێرانەوە ڕوبەڕووی گەروی هورمز دەبێتەوە. عێراق بە دوای بەدیلدا دەگەڕێت. یەکێک لە بەدیلەکان ئەوەیە کە لە بەسڕەوە بۆڕێکی نەوت بنێرێت بۆ بەندەری جەیهان بەبێ ئەوەی کە وەکو چۆن بڵێ بە هەرێمی کوردستاندا تێپەڕێ. بۆیە پێم وایە یعنی ئەوە خوێندنەوەی منە ئیتفاقەیەک یا خود ڕێککەوتنێک یا لێک تێگەیشتنێکەیە لە نێوانی هەردوو دەوڵەتی عێراق و دەوڵەتی تورکیا بە دلیلی ئەوەی کە عێراق دەیتوانی ساڵێک پێشێستا ئەم ڕێککەوتنامەیە نوێ بکاتەوە یا داوای نوێکردنەوەی بکەوە نەیکردووە. کاک دەشتی ئەم ئیتفاقە ئەگەر وای دانین هەیە لە نێوان عێراق و تورکیایە و سەرکارخستنی ئەم بۆریە بەدیلە کە تواناکەشی من وەکو خوێندومەتەوە بە دوواداچوونم بۆ کردو 2.2 ملیۆن بەرمیل لە ڕۆژانە توانەکەی لەم بۆریەی جیهان زیاترە. ئەمە پاشقولگرتنە لە هەرێمی کوردستان یاخود نا تەنها ئامانجەکەیەوەیە کە تورکیا ئەوێ خۆی وەکو ینی پێگەکەی خۆی وەکو ناوەندێکی ترانزیت و وەکو ناوەندێکی وزە بەهێز بکا لە ناوچەکەیە. بابەتەکە بڵێ ینی بەشی زۆری پەیوەندی بەو ڕێگەی گەشە پێدانەوە هەیە کە ئێستا هەیە، بەڵام بە شەکەمەکەی بۆ بێدەسەڵاتکردنی هەرێمی کوردستانە. یعنی بۆ لێسەنەوەی ئەو وەرەقە سیاسیە و زەختە سیاسەیە کە هەرێمی کوردستان لەسەر حکوومەتی فیدرال دەیکا داوای هەناردەکردنەوەی نەوت دەکا. ئەگەر ئەو ڕێکەوتن نامێ نەمێن، ئەگەر ڕێگری هەبێ ئەو کاتە حکوومەتی هەرێمیش توانای هەناردەکردنەوەی نەوتی نابێ بەو کەمیەی کە پێشتر هەبوو 400,000 بەرمیل 500,000 بەرمیل. بۆیە گرفتەکە لێرە بەتەنیا نوێنەکردنەوەی ئەم ڕێکەوتنامەیە نییە. یعنی ئێمە خۆی سەر ڕێکەوتنامەکە هایشە، بەڵام هەرێمی کوردستان ناتوانێت ئەم نەوتە بڕێکە هەم بەهۆی بڕیارەکەی محکەمەی پاریسەوە، هەم بەهۆی بڕیارەکەی محکەمەی فیدرالی و بەهۆی بێدەسەڵاتکردنی حکوومەتی هەرێمیشەوە لە ڕاستیدا. بۆیە حکوومەتی هەرێم ڕەئی منە، ینی خوێندنەوەی منە، دەبێت بگەڕێتەوە بۆ بەغدا، لێک تێگەیشتنی لەگەڵ بەغدا هەبێت. ینی هەموو ئاماژەکان و هەموو جوڵە سیاسی و یاسایەکان لە ڕابردوودا کە هەرێمی کوردستان کردوێتی ئەوەیە کە ڕوو لە بەغدایە و پشت لە ئەنقەرەیە لە ڕاستیدا. مەسەلەی دەنگدان لەسەر قانونی ئیدارەی مالی، دەنگدان لەسەر تعدیلی یەکەمی قانونی موازنە 23-24-25 ئەو ڕێکەوتنامەیە کە لەم دواییە کە خراە سەرمێزی گفتوگۆ و دواتر قسەی کۆتایی لەبارەوە کرا، ئەوە هەمووی هەنگاوی باشی حکوومەتی هەرێمە بۆ گەڕانەوە بۆ بەغدا و چەسپاندن و جێبەجێکردنی هێڵە گشتەکان و بنەماکانی فیدرالیەت و مەبادیئەکانی فیدرالیە لە عێراقدا. بۆیە لە نەتیجە حکوومەتی هەرێم ئەگەر بیەوێ بەدیلی ئەم بۆریەی نەوتی عێراق جەیهان کەرکووک جەیهان بدۆزێتەوە، بێگومان ڕێگری لێ دەکرێت. ینی اینجا ڕێگریەکە لە سەرەتادا بێگومان ڕێگری سیاسیە، دواتر ڕێگری قانونیە. من پێم وایە ینی توڵ بچێشێ بۆ ڕێگری سەربازی، ینی بە زەبری هێز ئەم ڕێگریە بکە. بۆیە هەرێمی کوردستان بەڕێی من بیرکردنەوە لە بەدیلی بۆڕی نەوتی کەرکووک جەیهان ینی هەنگاوێکی هەڵەیە. من وا دەبێت باشە کاک دەشتی با باسێکی قازانجی کۆمپانیاکان بکەین. بێگومان لە یەکێک لەو لایەنانە کە زیانی زۆری بەرکەوتۆ لە ڕاگیرانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیاکانن. نەوتی هەرێمی کوردستان ڕادستی سۆمۆ بکرێت و بفرۆشرێت زیاتر بە سوودی کۆمپانیاکانە یاخود نا بۆ شێوازەکە هەتا ئێستا کراوە، ینی کۆمپانیاکان زیاتر کامیان بەدڵە؟ لە ڕاستیدا خاڵی بنەڕەتی یاخود بربەستی بنەڕەتی کە ئێستا هەیە بۆ بە ئەنجام نەگەیاندنی ئەم ڕێکەوتنامێ بۆ جێبەجێنەکردنی ئەم ڕێکەوتنامەیە کۆمپانیەکان خۆیانن. ئەو کۆمپانیانەی لە زمانی ئەپیکۆردا کۆبوونەتەوە، هیچ ئیلتیزامێک یعنی بەغدا یا وەزارەتی مالیە عێراق یان حکوومەتی فیدرال هیچ پابندیەکی نییە لە بەرامبەری کۆمپانیەکان. کۆمپانیەکان داوای 900 میلیۆن بۆ ملیارێک دلار دەکەن لە حکوومەتی عێراق کە ئیشی بۆ ئەوان نەکردووە و بۆ ئەوان ئێستا بەو شێوازەی کە بەڕێز باس کرد بمێنێتەوە باشترە وەک لەوەی بۆ هەر بەرمیلێک ئینتاج 16 دلار وەربگرن. ئەوان ئێستا شەریکن ئەو گرێبەستەی کە کۆمپانیەکانی ئەپیکۆر لەگەڵ حکوومەتی هەرێم کردوێتی لە جۆری PSA لە جۆری بەشداریکردنە لە بەرهەم و بەپێەوەی کێمە بیستمانە لە 60 بۆ حکوومەتی هەرێمە لە ئینتاج لە 40 بۆ کۆمپانیاکانە و ئێستا ئەم 40 شەراکەتە هاوبەشیە
دابەزیەوە بۆ 16 دلار بۆ هەر بەرمیلێک بێگومان ئەو دۆخی کە ئێستا بەر لە بڕیارەکەی دادگای تحکیمی پاریس هەبوو زۆر قازانسریان بوو زۆر سوودی زیاتری هەبوو بۆیان وەک لەوەی کە ئێستا بۆ 16 دلار. زۆر سپاس دەشتی قادر سپۆری جێبەستنەوتیەکان سپاسکە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون. باسێکی موچەی خانەنشینانتان بۆ بکەم ماوەی 7 مانگە ئەو خانەنشینانەی بەپێی سیستمە نوێیەکەی ئەمساڵ خانەنشین کراون هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. وتەبێژی یەکێتی خانەنشینانی هەرێمەڵێت لە کاتی دابشکردنی موچەی مانگی 5 موچەخۆران خانەنشینانی نوێ 5 موچە بەیەکەوە وەرئەگرن. مامۆستایەک کە سەرەتای ئەم ساڵ خانەنشین کراوە تا ئەم مانگەش بەخۆ بەخشی کاری کردووە قسە بۆ کورسات نیوز دەکات ئەڵێت ئەو بڕیارە وەک ئەنفال وا بووە هەموو موچەخۆران کە خانەنشین کراون هەموو فەرمانبەران کە خانەنشین کراون ئەم ساڵ ئەگەر هەموو موچەکانیان بە جارێک وەربگرن ئەوەندەیان قەرز لەسەرە کە هیچ سوودی لێ نابنن. مامۆستا نزار یەکێکە لەو خانەنشینانەی کە لە سەرەتای ئەم ساڵ خانەنشین کراوە بەڵام بەخۆبەخش تا ئەم مانگە لە نێو خوێندنگەکەی وانەی وتۆتەوە. نزیکەی 7 مانگە هیچ موچەیەکی وەرنەگرتووە. ئەم خانەنشینە دەڵێت ئەگەر کۆی موچەی مانگەکانیش پێکەوە وەربگرن تەنیا بەشی دانەوەی قەرزا کەڵەکە بۆکانیان دەکات. والله 5 موچە بن 6 موچە بن 7 موچە بن یعنی بەڕاستی ئەم خانەنشینکردنە لە سبێکی دوانزەوە کە ئاوا خەڵک خانەنشین کراوە وەکو وەڵی لە مستەوا ئەنفال یعنی خەڵکی ئەنفال کردو خەڵکیکی زۆر قەرزار یعنی هەرچەندێکی بنیە کەوتۆتە ژێر قەرزەوە بەچی ژیانی ڕێگە بێتەوە. ئەو خانەنشینانەی کە لە دایکبووی ساڵانی 1962 تاوەکو 1964 و ساڵی ڕابردوو خانەنشین کراون و لە سەرەتای ئەم ساڵەوە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. بە خانەنشینان وتراوە لە مانگی 5 ساڵەوە موچەکانیان پێدەدرێت. وتەبێژی یەکێتی خانەنشینانی هەرێمیش دەڵێت لە کاتی دابشکردنی موچەی مانگی 5 موچەخۆران ئەو خانەنشینانەی بەم دواییە خانەنشین کران کۆی موچەکانیان وەردەگرن. ئێستا بۆ نمونە لە سلێمانی 1150 کەس ناوێن چۆتە لیستی موچەی مانگی 5ەوە بەڵام مانگی 5 هێشتاوەتا نەدراوە و دەنگ و باسەکە وایە کە گوایە لەم ڕۆژانەی داهاتووە ئەگەر بدرێ ئەوانە ئەو موچەیە ئەو 5 مانگە پێکەوە وەرەگرن وە ژمارەیەکی زیاتر لەوە دەمێنێتەوە هەندێکیان لە مانگی 6 وەریەگرن چونکە بەپێی تەواوبوونی مامەڵەکانیان تاوەکو ناوێن ئەچێتە لیستی موچەوە پێی دەچێت. ئەوانەیش لە مانگی 6 ژمارەیەکی زۆرتر لە مانگی 5 ئەو 6 مانگە پێکەوە وەرەگرن. بە گوێرەی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ئەمساڵ لە دایکبوانی ساڵەکانی 1962 1963 و 1964 لە هەرێمی کوردستان خانەنشین بوون. بە پێی ئاماری یەکێتی خانەنشینانی کوردستان ژمارەی ئەوانەی خانەنشین بوون ژمارەیان 30,000 کەسە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. ڕۆژی چوارشەممە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێبوونی هەرێمی کوردستان لە ڕێوڕەسمێکە ناوی سوودمەندانی یەکە نیشتەجێبووەکانی بڵاو کردوێتەوە دواتریش سوودمەند بووان بانکێش دەکرێن بە مەبەستی ئەنجامدانی گرێبەستی وەرگرتنی یەکەکان. مەریوان مەلا حەسەن وتەبێژی وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێبوون بە کورسات نیوزی ڕاگەیان یەکەکان بە قستی 25 ساڵە درێت بە کرێنشینان و کەم دەرامەتان و مانگانە تەنها 100 بۆ 150 هزار دیناریان لێوەرئەگیرێت. وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵی 2023 لە 8 2023 بە شێوەیەکی ئۆنلاین جەنابی وەزیری ئاوادانکردنەوە فۆرمێکی ڕاگەیاند کە هاوڵاتیان ئەو کرێنشینانە کە دەتوانن ئەو فۆرمانە پڕ بکەنەوە ئەو فۆرمانەش بە شێوەیەکی خاڵبەندیە و ئەو هاوڵاتیە کرێچیە چەند منداڵی هەیە چەند ساڵە کرێچیە ئەوانە دەبێتە خاڵ دواتر بە شێوەیەکی گشتی خاڵێکی بۆ کۆ دەبێتەوە ئەو خاڵە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەو هاوڵاتیە سوودمەند بی لەو یەکە نیشتەجێبوونانە نزیکەی 26,000 خێزان فۆرمیان پڕکردوتەوە خۆی یەکانی نیشتەجێبوون لە وەزارەتی ئاوادانکردنەوە 9,000 یەکە نیشتەجێبوونە بۆیە ئەم خاڵبەندی کە پێشتر باسم کرد دەبێتە هۆکاری ئەوەی بە شێوەیەکی عادیلانە ئەو یەکە نیشتەجێبوونانە بەسەر هاوڵاتیانە دابش بکرێت تەنها شارە گەورەکان نییە بە ئەمە ئەوە ڕوون بێ بۆ گشت هاوڵاتیان بۆ نمونە ئێستا لە پێشووتر لە قەڵات زێ دابش کراوە
لە ڕانیەدا بەشکراوە لە سەنگەسەر هەیە لە ئەوە بۆ نمونە لە سەنگەسەر هەیە لە ژاراوە هەیە لە هەولێر لە پشت مازی دیمۆڵ مەجموعەیەک شوخە هەنا لە شەقڵاوە هەندە بۆ نمونە لە سەرجەم شار و شارۆچکەکان هەر لە زاخۆ تاکو خانەقین یەکەی نیشتە جێبوون هەیە بۆ هاوڵاتیان مانگانەیە مانگانە لە بینی 100,000 تا 150,000 لە هاوڵاتی وەرتەگیرێکە بۆ 25 ساڵە. پارێزگای سلێمانی ناو شار لە سیتەک و لە زرگوێز یەکان زیاتر لە 180 تەواو بوونە لە پێنجوێن هەمانە ئەویش زیرگەی 190 تەواو بووە لە کەلار کفری خانەقین ئەوانە هەمووی تەواو بوونە. باسی بەرهەمێکتان بۆ کەم کە ڕۆژانە بەکاری هێنین بەڵام ڕەنگە بڕوانەکەین کە قەبارەیەک لە بازرگانی جیهانی بۆ خۆی داگیر کردووە. ساڵی ڕابردوو بە بەهای 4.4 ملیار دلار بەهارات لە جیهانە هەناردەکراوە. خواست بۆ بەهارات ڕیشەی لە مێژوویەکی کۆن و دێرینا هەیە. نزیکەی 2500 ساڵ پێش ئێستا بازرگانە عەرەبەکان هەندێک داستان و چیرۆکیان دەربارەی باڵندەیەک بە ناوی دارچین دەما و دەم ئەگواستەوە ئەیان وتە و باڵندە گەورەیە هێلانەکەی لە داری ناسکی دارچین دروست دەکرێت ڕێگەی بەدەستێنانی دارچینی ژەوەی گۆشتی زۆری بدەیتێ کە باڵندەکە دێ گۆشتەکە ببات دارچینەکە ئەکەوێتە خوار و ئەتوانی هەڵی بگریتەوە کۆی بکەیتەوە. بێگومان ئەمڕۆ هەمووان نەزانین کە ئەو چیرۆکە سەرنجڕاکێشە دوورە لە ڕاستیەوە. باڵندەی دارچین هەربوونی نییە بە ئەگەری زۆریش هۆکاری هۆنینەوەی ئەو چیرۆکە ئەوە بووە کە مێشکی بازرگانان بەلاڕێیا ببرێت بۆ ئەوەی سەرچاوی دارچین نەدۆزنەوە. بەڵام بۆ لەبەرەوەی کە دارچین خواستی جیهانی زۆری لەسەر بووە و خواستی جیهانی بەهاراتیش لە سەردەمی ڕۆمای کۆنەوە هەتا سەدەکانی ناوەڕاست بەرزبوونەوەیەکی یەکجار زۆری بەخۆیەوە بینیوە. بازرگانانی گەورە لە هەندستانەوە بۆ ئەوروپا ڕێگەی بازرگانیان دروست کردووە و بووە بەهۆی ینی بەهارات بووە بەهۆی دروستبوونی هەندێک ڕێڕەوی بازرگانی گرنگ. لە چەندین سەدەی ڕابردووەوە جۆرە جیاوازەکانی بەهارات ڕێڕەوە بازرگانیە گەورەکانیان دروست کردووە. ڕەنگە هەمووان ڕێگەی ئاوریشمیان بەرگوێ کەوتبێت بەڵام ڕێگەی بەهاراتیش یەکێک بۆ لەو ڕێڕەوانەی کە پردێک بۆ لە نێوان کولتور و ئابووری و ئیمپراتۆریەکاندا. ڕێگەی بەهارات بۆ ڕێگە ئاوی وشکانیانە دەوترێت کە لە سەردەمی کۆن و سەدەکانی ناوەڕاست بۆ بازرگانی بەهارات لە ئاسیاوە بۆ ئەوروپا و ئەفریقا بەکاردەهێنران. ڕێگەکان لە هندستان و سریلانکا و ئیندۆنیزیاوە دەستی پێدەکرد و لە ڕێگەی دەریاوە دەگەیشتە سعودیە و ئێران و ئەفریقا و لە کۆتایشدا ئەوروپا. لە ئێستاشدا بازرگانی بەهارات پیشەسازیەکی زیندوو و پڕداهاتی جیهانە کە بە تێکەڵکێشکردنی کولتور و تەکنەلۆژیا بۆن و بەرامە و تامی ڕۆژهەڵاتی گەیاندۆتە چێشتخانە ڕۆژئاواییەکان. ساڵی ڕابردوو بە بڕی زیاتر لە 4 ملیار و 400 ملیۆن دلار بەهارات لە جیهاندا هەناردەکراوە کە بەراورد بە ساڵی 2020 بە ڕێژەی لە 125 و بەراورد بە 2023 بەراورد بە 2023 بە ڕێژەی لە 105.5 بەرزبوونەوەی تۆمار کردووە. هەرچەندە ژمارەیەکی زۆر بەهارات لە جیهاندا هەیە کە لە ڕیزبەندیەکانی فرۆشتن و هەناردەکردنیشدا جێ خۆیان کردوتەوە بەڵام هەندێک بەهارات کە لای ئێمەش ناسراون و بەکاردەهێنرێن لەوانە بیبەری هاردرا و بیبەری ئاسایی و تێکەڵەی بەهارات و زەردەچەوە و زەعفەران لە فرۆشتنی جیهاندا پشکیشەریان بەرکەوتووە و ئەو پێنج بەهاراتە زیاتر لە 183 فرۆشتنی بەهارات لە بازاڕە جیهانیەکانیان بۆ خۆیان داگیر کردووە. خواست بۆ بەهارات ڕێشەی لە مێژوویەکی کۆن و دێریندا هەیە. ساڵی 1498 ڤاسکۆ دا گاما کە پیاوێکی پرتوگالی بوو یەکەم سەفەری دەریایی خۆی لە ئەوروپاوە بۆ هندستان لە ڕێگەی دوورترین شوێنی باشووری کیشوەری ئەفریقاوە ئەنجامدا کە ئامانجلەی دۆزینەوەی ڕێڕەوی ڕاستەوخۆ بوو بۆ ئەو وڵاتانەی گەورە بەرەمهێنەری بەهارات بوون. چوونی گاما بۆ کەناراوەکانی مالابا لە هندستان کە ناوەندی بازرگانی بەهارات بوو دەستپێکی سەردەمێکی نوێی بازرگانی ڕاستەوخۆی نێوان ئەوروپا و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا بوو. هەرچەندە بازرگانی بەهارات مێژوویەکی کۆنی هەیە و سەردەمانێک هاندەر بوو بۆ سەفەرکردن و دۆزینەوەی سەرزەمینێکی نوێ بەڵام لە ئێستادا بەشێکی چالاک و زیندووە لە بازرگانی جیهانی کە ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و هەلینە دەبێتەوە. هەندێک لە ئابووری نەسان پێیان وایە بەرزبوونەوەی خواست بۆ خۆراکی جۆراوجۆر بەرزبوونەوەی بازرگانی ئەلکترۆنی و نیگەرانیە ژینگەییەکان کاریگەری لەسەر داهاتووی پیشەسازیەکە دروست دەکات.
با داتا و ژمارەکان دەربارەی بەهارات و بازرگانی بەهارات لێرە بخەینە ڕۆ دواتریش ئەچین لەگەڵ پەیامنێرمان باسی بارودۆخی بازاڕی بەهاراتەکەین لە هەرێمی کوردستان وە کۆتوانی لێرە ببینین هەناردەی بەهاراتی هاڕدراو لە جیهانە ساڵی 2024 4 ملیار و 400 ملیۆن دۆلاری تێپەڕاندووە ساڵی 2023 4.1 ملیار دلار بۆ ساڵی 2020 3.52 ملیار دلار بۆ بەردەوام بەرزبوونەوەی بخۆیەوە بینیوە ئەگەر بمانەوێ باسی پشکی بەهاراتەکان بکەین لەم بازاڕەیەوە پشکی هەناردەی جۆرە جیاوازەکان بکەین ئابم شێوەیە بیبەری ڕەشی هاڕدراو لە 138 نزیکەی 140 هەناردەی بەهاراتی داگیر کردووە 1 ملیار و 700 ملیۆن دلار بیبەری ڕەشی هاڕدراو ساڵی ڕابردوو هەناردەکراوە لە جیهانە بیبەر بەگشتی ینی جۆرەکانی تری بیبەر لە 114 هەناردەی بەهاراتی پێکێناوە 636 ملیۆن دلار بیبەر لە جیهانە هەناردەکراوە تێکەڵەی بەهاراتەکان لێرەشا هەمانە ینی لە هەرێمی کوردستانیش هەمانە کە چەند جۆر بەهارات بەیەکەوە تێکەڵ ئەکرێت لەسەر ئاستی جیهانیش 113 بۆ هەناردە تەرخان کردووە و 585 ملیۆن دلار ینی بەهاراتی تێکەڵ لە جیهانە هەناردەکراوە زەردەچەوە لە 111 بۆ خۆی گرتووە 480 ملیۆن دلار زەردەچەوە ساڵی ڕابردوو هەناردەکراوە زعفرانیش لە ڕیزبەندی پێنجەمە 249 ملیۆن دلار هەناردەکراوە لە 105.7 گرتووە لە ڕووی بەهاوە بەڵام پێ ئەچێ ئەمەی زعفرانەکە بەهۆی خواستەوە نەبێت لەبەر گرانبوونەکەیەتی لە بەرەوەی بەهاراتێکی گرانە و ئەو ئەگەر بڕێکی کەمیش هەناردەکرابێ تێچووەکەی و بەهاکەی زۆر بووە ئەگەر بمانەوێ باسیەوە بکەین کە چ بەهاراتێک بۆ هەناردە زیاترین گەشەی تۆمار کردووە لە ماوەی ساڵی ڕابردووە بم شێوەیە زەردەچەوە لە 142 گەشەی کردووە دوای ئەو بیبەرە کە لە 140 گەشەی کردووە زەنجەفیل لە 119 زیرە لە 112 گەشەی کردووە دارچین لە 111 ساڵی ڕابردوو هەناردەکەی گەشەی کردووە و مێخەکیش لە 110 فرۆشتنەکەی ینی گەشەی تۆمار کردووە. پڕفرۆشترین بەهاراتەکانیش لە ڕووی قەبارەوە ئەم جاریان نەک لە ڕووی بەهاوە ئابم شێوەیە 190 زیاتر لە 190 ئەو بەهاراتانە کە فرۆشراون ینی ئەمانە زۆرترین خواستیان لەسەر بووە یەکەم بیبەری ڕەش بووە دووهەم زەردەچەوە تێکەڵەی بەهارات لە ڕیزبەندی سێمایە بیبەر ڕیزبەندی چوارەمە و زەنجەفیلیش لە ڕیزبەندی پێنجەمایە ئەگەر زانیاری زیاتر وەربگرین بەڵێ باسی نرخی بەهارات بکەین بە تێکڕایی لە ساڵی 2024 بە تێکڕایی 1 تۆن بەهارات 36.2 هزار دلار بووە نرخەکەی کە لە 112.5 بەراورد بە ساڵی 2023 دابەزینی تۆمار کرد و ساڵی 2023 بە 41.3 هزار دلار بووە گرانترین بەهاراتەکانیش ئابەم شێوەیە ڕیزبەندیەکەیان 1 تۆن زعفران وەکو وتمان بەهاراتێکی گرانە لە ڕیزبەندیەکەشا لە ڕیزبەندی یەکەما دێ کە بە 380 هزار دلارە لە 114.7 بەهاکەی دابەزیوە لە ماوەی ساڵی 2023 بۆ 2024 ڤانێلا کە بە 23 تقریبا 1 تۆنی بە 23 هزار دلار کەمێک زیاتر لە 23 هزار دلار لە 124 بەهاکەی دابەزیوە گوێز بۆیە کە بە مەیسیش ئەناسرێت ئەمە بەهاراتێکە بێگومان ئاشنانیە بۆ ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاری ناهێنین بەڵام بەهاکەی لە 141 نزیکەی 150 نزیکەی نیوە گەشەی کردووە و بە 18.7 هزار دلار 1 تۆنی گوێز هێندیش کە بە 8.9 هزار دلارە لە 112.5 بەهاکەی دابەزیوە. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بەهارات و بازرگانی کردن بە بەهاراتەوە بەڵامەمانەوەی قسە لەسەر هەرێمی کوردستان بکەین بڵێ بزین لە هەرێمی کوردستان بارودۆخەکەی بە شێوەیە کە لە بەرەوەی کە پێم وانە خواردنێک هەبێت کە لە چێشخانەکان لێ بنرێت و بەهاراتی بۆ بەکار نەهێنرێت بۆ ئەمە بەستەش قارەمان جەوهەر پەیامنەرمان لە هەولێر لەگەڵمانە قارەمان سڵاو لێبێ پێمان بڵێ خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ بەهارات چۆنە فرۆشتنەکەی چۆنە زیاتر چ جۆرە بەهاراتێک لە هەرێمی کوردستان ئەفرۆشرێ و ئەگەر هاوردە ئەکرێت لەکوێوە هاوردە ئەکرێت چی لە هەرێم دروست دەکرێت بەڵێ زریانە و کاتت باش ئێستا من لە بازاڕی قەیسەری هەولێرم لێکێک لەو دوکانی بەهارات فرۆشانە بکات تەمەنەکەی زیاتر لە نیو سەدە دەبێتن ئەوەی کە لە دیمەنەکان دەیبینن ینی منیش ینی بەشێک لەو بەهارات و جۆرانم یەکەم زارەدایان بینم کە جۆر و شێواز و تەنانەت هامیشی جیاوازی هەیە کە
لە ڕووی ناویشەوە تەنانەت بەشێکیان چەند ناوێکیان هەیە من میوانێکم دەبێتن کە زانیاری زیاتر سەبارەت بە جۆرەکانی بەهارات یاخود ئەو خەڵکانەی کە دێن چ جۆرە بەهاراتێک دەکرن لەگەڵەوەشکە لە چ وڵاتێک هاوردە دەکرێت یاخود لە هەرێمی کوردستان دروست دەکرێت و بەرهەم دەهێنرێتنەوە کاتت باش شێوەی ڕاستەخۆ لەگەڵچین خوا بازار بدە لەوەی بازاڕیەی ئێستا دەبینین ئەنی جۆر و شێوازەکانیان زۆرن ئەگەر باز لەوە بکەین ئێستا زیاتر خەڵک چ جۆرە بەهاراتێک دەکرێت وەکو بەهارات نەوعیەتی بەهارات زۆرە زیاتر لە 6 نەوع بەهارات هەیە بەس ئەوانەی کە خواستی زیاتر لەسەر وەکو بابلین بەهاراتی بریانیە و بیبەری ڕەشە و کاریە و خەڵک زیاتر ئەوانە بەکاردەین ئەوانە سەرچیەکانن هەشە بەهارات نەوعیەتی زۆری هەیە بابلین گەسی مریشک بەتەنایە گەسی گۆشت بەتەنایە هەمبەرگەی مریشکە هەمبەرگەی گۆشتە بەهاراتی ڕیزۆی ئێستا زۆر باوە لە مەتعەمەکانی شەیە ناو زۆری هەیە زیاتر لە 6 نەوع بەهاراتمان هەیە بەنسبەت بەهاراتەکانیش ئیوا هەیە لە دەرەوەی وڵات بۆمان دێتن هاواردە دەکرێت چەند نەوعیەتش هەیە لێرێ بابلین لە شاری کوردستان بەرهەمدێ وەکو ئەوانەی کە لە شاری کوردستان بەرهەمدێ شملیە و قەنەفلە و هەندێک بەهاراتی دیە وەکو کزبەرە و هەندێک جۆرە بەهاراتەیە لێرە بەرهەم دێتن بەس بگەینە سەر نوعی بەهاراتی دی وەکو هێل و گوڵ و چەند نوع بیبەرەکمان هەیە ملەوەنە بیبەری سەوز و سۆر و سپی و ڕەش و ئەوانە لە دەرەوەی وڵات دێتن باز بکەین ینی ئەو وڵاتانە دیاریکراون کە لەیان یاخۆت جیاوازستانە هیندستان بابلین شاری بۆمبای زیاتر بەهاراتەکانی مەلەوێن دەردێتن ئێستا ئەمە وەکو دوکان ئەوها کەمیەی کەم ئەوە دەکەین زۆر بەکار ناینی بابلین زۆر داوا ناکەین لە دەرەوەی وڵات بۆمان دێ بەس کارگەمان هەیە لەوێن دەر بەخۆمان سەفەر دەکەین لە وڵاتی هیندستان لە شاری بۆمبای لەوێن دەردێتن و لێرە تابیە دەکرێت و تەوزی سەرمارکێتان دەکرێت ئەگە باز لەوە بکەین ئەو بەهاراتێکە لە دەرەوە دێ بە شێوەیەکی خام دێتن لێکوانە جارێکی تر دروست دەکرێتەوە یاخۆت بە شێوەیەکە کە لە بازاڕەکان دەیفرۆشنێ ینی ناوەکانیشی هەمان ئەو ناوانن هەمان ئەو ناوانە نییە نا بابلین هەندێک بەهاراتێ سێ4 جۆرە ناوی هەیە وەکو ئەوەی بابلین ئێستا ڕازیانە هەیە ئەو بابەتی ڕازیان هەیە ئەوە ڕازیانەی پێ و ئیشی چیەوانن ئەوە لە بۆ غازاتی منداڵان دەبن وەکو ئیسفادە ئەگەر ئیسفادەی لێ بکرێتن بلی لۆچ بەکاردێ وەکو ئیسفادە لە بۆ غازاتی منداڵی بەکاردێ لە بۆ ژانەزجی بەکاردێ و لە بۆ هەندەنەوە ئەچتیش بەکاردێت کە تامی بە ئارات خۆش دەکات بابلین بۆنی کولیچەی ئەوەی تێدایە ئەگەر بۆنی کولیچەی ئەوەی تێدا نەبیتن پێکاتەکەی بابلین یەک لە پێکاتەکانی ئەوەیە دروست ناکرێ ئیدی دەبی ئەوەی تێدابیتن وەکو عیلاجش بە تەنیا بەکاردێ دەیبن لە بۆ غازات دەبن لە بۆ ژانەزجی دەبن لە بۆ قۆڵۆن دەیبن خواردن بۆ ئەو جیا لە خواردن لە بۆ نەخۆشی دیش بەکاردێتن ئەنی ئەگەر هیوا ینی بەشێک لە دیمەنەکان بگواستەوە نی زریانانی ئەمانە هەمووی بیبەرن هەمووی بیبەر ڕنگ و هەمووشان تیژن لە ڕووی تامەوە ئەوەیان ئێستا سوورەکە زیاتر تامە تیژاتی نییە سەوزەکە لە بۆ مریشک بەکاردێنن تۆزەک تیژاتیە تامە ساردەکەشی دەکوژی بیبەرە سپیەکە ئەویش هە لە بۆ مریشک بەکاردێتن و بیبەری ڕەشی دنچی شەروەها بەکاردێ و بە وردیش زیاتر لە بۆ دۆرمە ئەوانە بەکاردێنن بەڕێزی سەرسەر و سەرچاو دەستخۆش بەڵێ زریان ئەوەی کە نی خاوەنی ئەم دوکانە باسی کرد ینی جۆر و شێوەیان زۆر جیاوازانیەوەی کە لە دیمەنەکانیش بینیتان بەشێک لەم بەهاراتانە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێت بەڵام بەشێک لەوانەی کە لە دەرەوە دێن دێرە لە هەرێمی کوردستان جارێکی تر دروست دەکرێنەوە دەهاڕێون لە بازاڕەکان دەفرۆشترێنەوە ئەوەی کە زیاتر خەڵک خواستی لێوە خۆشی باسی کرد زیاتر ئەو بەهاراتانن کە ڕۆژانە هاوڵاتیان بەکاری دێن بەتایبەت لە خواردنەکانی ڕۆژانە کە دروستی دەکەن و چ بۆ تام بێ یاخود بۆ بۆم بێ بەکاری دەهێنن لە هەولێریش وەکو شوێنەکانی تریش بە هەمان شێوە خواستەیە لە سەرکڕێنی بەهارات ئەوی بۆ شوێنەی کە من قسەی لێ دەکەم بازار قەیسەریە بازارێکی میلی و کەسانێکە بێنە ئەم بازارە هەست بە بۆنی بەهارات دەکەم بەتایبەت بوونی ژمارەیەک دوکان و ئەو دوکانێک کە منیش قسەی لێ دەکەم تەمەنەکەی زیاتر لە 9 سەدە دەبێتن کە کاری بەهارات فرۆشتن دەکەن لە شاری هەولێر
سپاس قارەمان جەوهەر پەیامنێرمان لە هەولێرەوە سپاس کە لەگەڵ ماوەی سپاس بۆ میوانەکەشت لە هەولێرەوە چمە مووسڵ حکوومەتی عراق کردنەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی مووسڵی دوای 8 ساڵ لە داخستن بەهۆی شەڕی داعشەوە ڕاگەیاند ئەم هەنگاوە بە هەنگاوێکی گرنگ بۆ پەرەپێدانی ئابووری وڵات لە قەڵەمە درێت بەڵام شارەزایانی بواری فڕۆکەوانی مەدەنی ئەڵێن فڕۆکەخانەکە تا ئێستا نەیتوانیوە بە تەواوی مەرجەکانی سەلامەتی فراهەم بکات کە بۆ ئەو مەبەستا بڕیارە لەگەڵ چەند کۆمپانیایە گرێبەست بکرێت ئەمە لە کاتێکایە کە تەنها 2 مانگ دانراوە بۆ کردنەوەی تەواوەتی فڕۆکەخانەکە ئەوەش گومان لەسەر ئامادەی فڕۆکەخانەکە دروست دەکات کاری نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەکە لەلایەن 2 کۆمپانیای تورکیەوە ئەنجامەدرێت و تێچوەکەی بە 268 میلیارد دینار خەمڵێنراوە پێشبینی ئەکرێت دوای تەواوبوونی بتوانێت ساڵانە پێشوازی لە 600,000 کەس بکات و بشتوانێت 25,000 تۆن کاڵا لەو ڕێگەیەوە بگوازرێتەوە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر فڕۆکەخانەی مووسڵ لێرە لە ستۆدیۆ فارس جواری پسپۆڕی فڕۆکەوانی مەدەنی لەگەڵمان ئامادەیە زۆر بەخێر هاتن. کاک فارس گرنگی کردنەوەی فڕۆکەخانەی مووسڵ دوای 8 ساڵ بۆ ئابووری عێراق چییە؟ مساء الخير شكرا للاستضافة. سپاسی میوانداریکردنم دەکەم. حەز دەکەم بۆتان ڕوون بکەمەوە کە فڕۆکەخانەی مووسڵ یەکێکە لە 3 فڕۆکەخانە حکوومیەکەی عێراق. مەبەستیشم لەو قسەیە ئەوەیە کە ئێمە چەند فڕۆکەخانەیەکی حکومی وەبەرهێنانمان هەیە ئەو 3 فڕۆکەخانەش برتین لە فڕۆکەخانەی بەغداد و بەسڕە و مووسڵ وەکو خۆت دەزانیت فڕۆکەخانەی مووسڵ بۆ چەند ساڵێک داخرابوو ئەویش بۆ هۆی ڕووداوەکانی ڕابردووینەوە شاری مووسڵ و حکوومەتی عێراق بە باشی زانی کە دووبارە ئەو فڕۆکەخانەیە نۆژەن بکاتەوە نۆژەنکردنەوەی فڕۆکەخانەکە لە ڕێگەی چەند کۆمپانیایەکە بوو کە لە دەرەوە عێراق هاتبوون و دەستیان کرد بە بیناکردنەوەی فڕۆکەخانەکە لە هەفتەی ڕابردوودا بە شێوەیەکی ڕسمی فڕۆکەخانەکە کرایەوە بەڵام ئەو یاخود ئەو کردنەوەیە تەنیا ڕاگەیاندنی پرۆسەکانی ئامادەکاری بوو بۆ بەگەڕخستنی فڕۆکەخانەکە واتە ئەو فڕۆکەخانە لە ئێستا ئامادەنیە پێشوازی لە فڕۆکەکان بکاتە چونکە جیاوازیەکەیە لە نێوان بنیادنان و نۆژەنکردنەوە و مۆڵەتدان بە فڕۆکەخانەکە مۆڵەت پێدان بە فڕۆکەخانەکە چەند پێداویستیەکی هەیە کە ڕێکخراوی نێودەوڵەتی فڕۆکەوانی ئیکاو داوای دەکات و لە ڕێگەی ئەو پێداویستیانەوە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنیش کۆمەڵێک داواکاری پێویستی هەیە کە پێویستە بۆی دابین بکرێت ئەگەر ئەو مەرجانە بەردەست بن فڕۆکەخانەکە دەکرێت بخرێتە گەڕب لەبەرەوە دەتوانم بڵێم ئەو پێداویستیانەیە و داواکاریانە زۆرن پێش هەموو شتێک پێویستمان بە تیمێکی کاری پسپۆڕە ئەمەش بە گوێرەی لە دوانەکانی بەرپرسانی فڕۆکەخانەکە تاکو ئێستا ئەو پسپۆڕانە لە فڕۆکەخانەکە کار نهاتونەتە فڕۆکەخانەکە دوایدا یاخود 15 ڕۆژ دوای ئەوەی کە ئەو تیمە پسپۆڕە گەیشت کە کار دەکات بۆ ئامادەکردنی فڕۆکەخانەکە و بۆ هێنانی دوای ئەوە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی دێت و پشکنین خۆیان دەکەن ئەوش پێویستی بکاتە بۆ ئەوەی پێداویستیەکان و پێوەرە نێودەوڵەتیەکان بەردەست بن بۆ نمونە کێڵگەی ئاسمانی وهروەها سەیفتی یاخۆ سەلامەت جگە لەوە ڕێبەری بەگەڕخستنی فڕۆکەخانەکە واتە ئێمە بە قسەی بەرپرسی یەکەم لە حکوومەتی عێراقی نزیکی 2 مانگمان ماوە بۆ کردنەوەی ڕسمی فڕۆکەخانەکە بەڵام لە ماوەی ئەو 2 مانگەدا بە بۆچوونیش تایبەتی خۆم ئەو 2 مانگە هێشتا بەس نییە کە پێداویستیەکان و داواکاریەکانی کردنەوەی فڕۆکەخانەکە تەواو ببن یا بکرێن چکە زۆرن ئەو پێداویست داواکاریانە چونکە ئەگەر پێشتر کۆمپانیەکانی بەگەڕخستن کاریان بکردا ئەو 2 مانگە بەس بوو بەڵام دوای 15 ڕۆژتر دەبێت لەگدانەوەکانی خۆمان بکەین و ئەو یاخود ئەو کۆمپانیا دەست دەکەن بە ئامادەکردنی فڕۆکەخانەکە وەکو باسم کرد هەندێک لە ئابووری ناسان ئەڵێن ڕەنگە مەرجەکانی ینی ستانداردەکانی پێویستی تیانە بە فڕۆکەخانەکە بۆ دەست بەکارکردنەوە بەڵام ئایا هێشتا هەڵسەنگاندن کراوە بۆ ئەو مەرجانەکە دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق دەستنیشانی کردوون و هەڵسەنگاندنی بۆ کراوە پێ ئەچێت ئەو مەرجانی تیا بە یاخۆت نیگەرانیەکان ڕەوایە لەبارەی ئەو مەرجانەوە لەبارەی ئەو نیگەرانیانەوە
يعني هو المعايير التشغيل لە ڕاستیدا پێوەرەکانی بەگەڕخستن لە مادەی 12 دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقیدا هاتووە. لەو مادەیەدا هاتووە کە کۆمەڵێک پێوەرە هەن کە پێویستە لە هەموو فڕۆکەخانەکاندا هەبن بۆ ئەوەی کە مۆڵەتیان پێ بدرێت. بەشێک لەو پێوەرانە پەیوەندیان هەیە بە کێڵگەی ئاسمانی. مەبەستمان چێ لە کێڵگەی ئاسمانی؟ مەبەستمان شوێنی هەستان و نیشتنەوەی فڕۆکەکان کە پێویستە هاوشێوەی پێوەرە نێودەوڵەتی پشت پێ بەسراوەکان بن کە بە گوێرەی ئەو مادە پەسەند کراون و ئەوەش بە گوێرەی مادەی 14 لە یاسای نێودەوڵەتی بۆ فڕۆکەوانی. بۆیە ئەو بابەتانە کە ئێمە باسمان کردو ئاماژەمان پێدا و وێڕای کۆمەڵە بابەتێکی تر کە پەیوەندیان هەیە بە پلانی کاتی لە ناکاو جێبەجێکردنی لە سەرجەی واقع و سیستەمی ئیدارەدانی سەلامەتی هەموو ئەمانە پێویستیان بکاتە. ئایا تیمی کارکردن کە ئێستا لە فڕۆکەخانەکەن ئامادەن بۆ پێڕەوکردنی جێبەجێکردنی ئەو داواکاری و پێداویستیانە بۆ ئەوەی کە وردبینی و پشکنینیان بۆ بکرێت نەخێر چونکە بە لێدوانێک یاخود بە گوێرەی لێدوانی وتەبێژی میدیایی فڕۆکەخانەی مۆسڵ وتی ئێمە هێشتا پێویستمە 15 ڕۆژە بۆ ئەوەی کە تیمێکی پسپۆر بێنین بۆ ئەوەی کە ئەو ڕێشوێنانە جێبەجێ بکات وە کەواتە ئێمە هێشتا 15 ڕۆژ یا 2 هەفتەمان ماوە بۆی کە ئەو تیمە بێت پاشان ئەو تیمە دەستەکە بە پشکنین و وردبینیکردن بۆ سیستەمی بەگەڕخستن و کارکردنی فڕۆکەخانەکە و پاشان ئەو داواکاری پێوەرانە لە کاغەزێکدا دەنووسێتەوە لەسەر ئەرزی واقع جێبەجێ دەکردن. لەنێ ئەو پێوەرانەدا بریتێ لە ڕاهێنانی کادرەکان و کارمەندان ئایا و کارمەندانی کە پسپۆڕ لاتون هیوادارین ئەو 2 مانگەی کە دەستنیشان کراوە بەس بێت خۆ ئەگەر ئەو پێداویستیانەیە ئەو پێوەرانە بەردەست بن و بە خێرای کار بکرێت ئەوە پشت بخوا شتە بەدیدێت. ئەم فڕۆکەخانەیە ئەتوانێت کاریگەری لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دروست بکات یاخودنا لەسەر جم و جوڵەکەی لەسەر هاتوچووی لەسەر گەشتیاران؟ هەمیشە فڕۆکەخانەکان وە سەرکەوتنیان پشت دەبەستێت بە جوڵەی ناو فڕۆکەخانەکە. مەبەستمان چێ لە جوڵەی ناو فڕۆکەخانە؟ ئەو کۆمپانیانە چین یاخود کامن کە لە ناو فڕۆکەخانەکەدا فڕۆکەکانە دەنیشێتەوە شتێکمانێ پێی دەڵێن مارکێتینگی فڕۆکەخانەکان. فڕۆکەخانەی هەولێر مێژوویەکی درێژی هەیە و بە یەکێک لە فڕۆکەخانە ناوازەکانی عێراقدا دەنرێت و چەندین کۆمپانیا لەوێ کار دەکەن بەڵام ئەگەر ئەم فڕۆکەخانەیە کاری کرد و کاری بەو پێوەرانە کرد کە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی داوایان دەکات و شەو ڕۆژە فڕۆکەخانەیە کاری کرد بەدڵنیایەوە کاریگەری نەرێنی دەبێت لەسەر فڕۆکەخانەی هەولێر چکە هەمومان دەزانین ناوچەکانی دەوروبەری هەولێر وەکو شاری مۆسڵ و هەروەها شاری یاخود پارێزگای سەلاحەدین هەموو ئەمانە کاتێک کە هاوڵاتیان سەفەریان دەکرد دەچن بۆ هەولێر خۆگەر ئەم فڕۆکەخانە بکرێتەوە و کۆمپانیاکانی تر بێنە ئەو فڕۆکەخانەیە بێگومان وڵاتیان ناچن بە هەولێر بەڵکو دەچن بۆ فڕۆکەخانەی مووسڵ کە لیان و نزیکترە ئەوە وێڕێ ئەوە ئاسانکاریانەشی کە هەنە لەبەرەوە بڵێ کاریگەری دەبێت ڕەنگە و کاریگەریانە نەرێنی بن بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر ئەگەر بێت و فڕۆکەخانەی مووسڵ کرێ بەڵام بەمەرجێک کە بە گوێرەی پێوەرەکان و یاسانە دەوڵەتی و ڕێنمایە دەوڵەتەکان کار بکاتە بۆ ئەوەی کە ببێت بە فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی بەشە و ڕشکار بکات. ئێوە وەکو پسپۆڕ بارودۆخی فڕۆکەوانی عێراق بەگشتی چۆنا بە لە بەرچاوگرتنیەوەی کە بۆ نمونە چەند شاری هەیە وەکو نەجەف وەکو کەربەلا کە گەشتیارێکی ئاینی زۆر ڕووی تێکات لە ڕووی کواڵیتیەوە لە ڕووی ژێرخانەوە بارودۆخی فڕۆکەوانی عێراق چۆن هەڵەسەنگێنن؟ شاری مووسڵ شارێکی گەورەیە بە ژماری دانیشتوانی وێڕای ئەوەش دەتوانین بە شارێکی بازرگانی و بەرهێنانی لە قەڵە بدەین و بەرهێنانی باشی تێدایە کۆمپانیای بیانی زۆر کاری تێدا دەکەن خەڵکی مووسڵ و کۆمەڵگەی مووسڵ کراون بۆ سەفەرکردن و هەروەها بۆ پێشوازیکردن لە کولتورە جیاوازەکان لەبەرەوە کۆمەڵگەی مووسڵی حەزی لە سەفەرە حەزی لە گەشتکردنە هەروەها بۆ چارەسەر هەر بە بابەتی حەجی و عومرەمان هەیە کە ژمارەیەکی زۆر لە موسڵمانانی و پارێزگایە کە ئەو مەراسیمانە جێبەجێ دەکەن هەموو ئەمانە هۆکارن بۆ سەرخستنی فڕۆکەخانە هەموو ئەم هۆکارانە ئەگەر پێکەوە کۆبوونەوە لەگەڵ جێبەجێکردنی پێوەرە ڕاستەقینەکانی بەگەڕخستن لەلایەن فڕۆکەخانەکە و پێم وایە بێت فڕۆکەخانەکە سەرکەوتوو دەبێت خاڵێکی تریشەیە
لە فڕۆکەخانە یەکێکە لە فڕۆکەخانە حکوومیەکان فڕۆکەخانەی مووسڵ لەبەرەوە دەبێت حکوومەت پشتیوانی بکاتە چونکە هەروەکو لە سەرەتاوە وتم فڕۆکەخانەی مووسڵ یەکێکە لە سێ فڕۆکەخانە حکوومیەکەی عێراق لەبەر ئەوە لە چوارچێوەی پێ دەبێت حکوومەت پشتیوانی بکاتە بۆ ئەگەرم فڕۆکەخانەیە تاو ببێت و بە گوێرەی یاسا و ڕێنمایەکان کار بکاتەوە ڕێژەی سەرکەوتنی زۆر دەبێت. سپاس فارس جواری پسپۆڕی فڕۆکەوانی مەدەنی کە لێر لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوون بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابوووریەکانم پێشکەشکردن زۆر سپاس کە بینەرمان.